سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان کۆبوونەوە لە کۆبوونەوەکەدا حکوومەتی هەرێمی کوردستان دوو ڕاپۆرتی لەسەر داهات و فرۆشتنی نەوت خستە بەردەم پارلەمانی کوردستان. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیشدا ئاماند ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران ڕایگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گرنتی دابینکردنی موچەی فەرمانبەران بۆ ساڵی 2018 پرۆژە یاسایەکی گەڵاڵە کردووە بۆ بڕین و ڕێخستنەوەی دوو موچەی و موچەی خانەنشینانی نایاسایی. بەپێی یاساکە داوا لە پەرلەمانی کوردستان کراوە ئەو پرۆژەی حکوومەت پەسەند بکە. لە کۆنگرا ڕۆژنامەوانیەکەدا ئاماند ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران ئاماژەی بۆ ئەوە کرد حکوومەتی هەرێمی کوردستان جدیە لە پێداچوونەوە بە موچەی خانەنشینانی نایاسایی و دەبێت فەرمانبەران و خانەنشینانی شایستە لە خانەنشینانی نایاسایی جیا بکرێتەوە. وتیشی ئەو کەسانەی بە نایاسایی و بەپێی شایستەی خۆیان خانەنشین نەکراون بۆتە ڕێگر لە بەردەم بەرەو پێشچوونی خەرجکردنی موچە. ئاماژەی بۆ ئەوەش کرد کە پێداچوونەوە بە سیستمی دەرماڵەکانیشدا دەکرێت و چونکە نائەدەلاتی زۆری تێدایە. بابەتی خانەنشینی بۆتە بابەتێکی ڕێگر لە بەردەم بەرەو پێشچوونی خەرجکردنی موچە و موچەی هاوڵاتیان هەرێمی کوردستان دەبێت خەڵکانی ناشایستە کە بە ناشایستەی خانەنشین کراون جیا بکرێنەوە لەو کەسانەی کە چەندین ساڵ خزمەتی وەزیفیان هەبوو بە شایستەبوونی خۆیان بەپێی یاسای تەقاعود و لە نەتیجەی پێدانی تەوقیفاتی تەقاعودی مانگانەیان لە موچەکەیان بردراوە دەبێت ئەوانە نەبنە زەحیە و قوربانی ئەو کەسانی کە بە ناقانونی و بە ناشایستەبوون خانەنشین کراون. بۆ ئەم بابەتە لەو پرۆژە یاسایە معالەجەی ئەم بابەتە دەکرێت و سندوقی خانەنشینی دروست دەکرێتەوەوانێ و چالاک دەکرێت و لەمە دوای تەوقیفاتی تەقاعودی دەخرێتە ناو ئەم سندوقەوە بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە بە یاسا تەقاعود کراون وەکو باسم کرد نەبنە قوربانی چونکە ئێستا خانەنشینی هەموو بەیەک چاوسێرەکرێ هەمووش بەیەکەوە موچەکانیان دەدرێت. بابەتی دووەم لە نەتیجەی قۆناغی یەکەمی بایۆمەتری کۆمەڵێک دەرئەنجام دەکەوتووە ئێستا کە خەڵکێک هەن زیاتر لە موچەیەک وەردەگرن بەڵام بەداخەوە ئەو خەڵکانەی کە زیاتر لە موچەیەک وەردەگرن بە یاسایی زیاتر لە موچەیەک وەردەگرن. پێویستمان بەوە هەیە کە تعدیلات لە هەندێک قوانین بکەین بۆ ئەوەی کە چیتر خەڵک لە زیاتر لە سەرچاوەیەک لە هەرێمی کوردستان موچە وەرنەگرێت چونکە وەزعی مالی هەرێمی کوردستان تەحمولی ئەوە ناکات کە کەسێکە بێ نەتوانێت موچە شایستەکەی خۆی لە کاتی خۆی وەربگرێت بە شایستەبوونی خۆی بەڵام خەڵکێکە بێ زیاتر لە موچەیەک وەربگرێت. خەڵکێکی زۆر لە دەرەجاتی تایبەت تەقاعود کراون مەسەلەن چەندین سەرکردی ڕزگاری خوازی گەلی کوردستان هەیە کە پێش ساڵی 91 ئەمانە ئێستا موچیان بۆ بڕاوەتەوە بە ناوی وەزیری. ئەمانە مستحقی ئەوەن کە ڕەزانە لێ بدرێت ئەمانە مستحقی ئەوەن کە خانەنشینێکی شیا و مقابلی ئەو هەموو قوربانیدانی کردوانە بکرێت بەڵام نابێ بە ناوی پلەی وەزیر بێت چونکە ئەم بەڕێزانە ڕۆژێک لە ڕۆژان لە وەزیفەی گشتیە وەزیر نەبوون. ئەمە بڕیار درا کە چوارچێوەیەکی یاساییدا بدرێت بۆ مراجعەکردنەوەی هەموو کەسانی کە بە ناشایستەی خانەنشین بوون چونکە ژماری خانەنشین و ئەو تەرخانکراوانەی کە خانەنشین دانراوە ڕقەمێکی گەورە پێگەهێنێ لە تەرخانکراوی گەورەی موچە. سەرڕای ئەوە کۆمەڵێک خەڵک هەیە کە ساڵانێکی زۆریان بە خزمەت بۆ حساب کراوە و پلە وەزیفەکانیان گەشتوتە پلەی وەزیفی زۆر بەرز لە کاتێکە ئەم ئەژمارکردی خزمەتانە لەوانەیە زۆربەی زۆری بە ناقانونی کرابێت. بۆیە بڕیار درا کە لیژنەیەکی هاوبەر لە چوارچێوە ئەو پرۆژە یاسایی کە دەهێنی لە پەرلەمان بە زووترین کات مراجعەی ئەم دۆسیانە بکرێتەوەوانی هەمویان یا موچەکانیان ڕاست بکرێتەوە یا خانەنشینەکانیان هەڵبۆشێتەوە بۆ ئەوی کە هەموو لە چوارچێوەی یاسا خەڵکی شایستە خانەنشینی وەربگرێت. حکوومەت ڕاستی پێ وایە زۆر بەڕوونی ئاشکرای لەسەر ئەم بابەتانە کرد و دروستکردنی ئەو لیژنە هاوبەشش لەگەڵ پەرلەمان و ئامادەکردنی پرۆژە یاسا هەمووی مانای ئەوەیە کە حکوومەت جددیە و دەبێت بەڕاستی بشتێ ئەمە یعنی تاکەی ئەم بابەتە بەردەوام دەبێت کە وەکو باسی کرد خەڵکی شایستە ببێتە قوربانی خەڵکی ناشایستە کە ناشایستەیە بەڕاستی دەبێت چارەسەری بۆ بکرێت بوارێکیکە بدۆزەرە و ناگرێ بنێ سۆشیال بەڵام لەناو کەرتی وەزیفەیان نا مۆزەفێکت هەیە 40 ساڵ 43 ساڵ خزمەتی هەیە تۆقیفاتی تەقاعودی هەموو مانگێک لێ بەردراوە ئێستا هاوشێوەیە لەگەڵ کەسێک لەوانەیە ئەمڕۆ تەعیین بووێت بڕگەی دومی بڕیارەکەی هەمان ڕۆژ تەقاعودیان کرد. طبعا حاڵەتێکی زۆر هەیە کە خەڵکێک هەیە مەسەلەن ئەژمارکردنی خزمەت کراوە بە بێشومار کابرا لە مەعاون ملاحیزەوە بۆتە خەبیر. لە بەشێکتری وتەکانیدا ئاماند ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران ڕایگەیاند لە 2018 بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران دوو بژاردە لە بەردەم حکوومەتی هەرێم هەیە. بژاردەی یەکەم ڕێکەوتنە لەگەڵ بەغدا بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم و بژاردەی دووەمیش هەنگاوی چاکسازیە بۆ کەمکردنەوەی خەرجەکان. وتیشی بژاردەی ڕێکەوتن لەگەڵ بەغدا باشترین بژاردەیە لە بەردەم هەرێم بەتایبەت کە لە ئێستادا لەسەر ئاستی نێودەوڵەتی فشارێک لەسەر بەغداد هەیە بۆ ڕێکەوتن لەگەڵ هەرێم. وەکو باسی کرد هەردوو دەوڵەتی بریتانیا و فەرەنسا ئێستا لەسەر خەتن بۆ دەیانەوێت دوێنێ لەگەڵ ڕێز وزەرا
لەگەڵ جناب سەرۆک وەزیران قسە کراوە یعنی جهودێکی کۆمەڵگەی نێودەوڵەتی هەیە بە تایبەتی دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر مبادرەی کرد بۆ مەسەلەی دەستپێکردنی مفاوضات لەگەڵ بەغدا ومێد وایە و ئەولەوێتی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئێمە لەگەڵ بەغدا ڕێبکەوین بۆ ئەوەی کە هیچ نەبێ بەڕەپارەیەکمان دەست پێ بتوانین بەلای کەم موچەی خەڵکی هەرێمی کوردستان دابین. هەر لە کۆنگرە هاوبەشەکەی حکوومەت و پەرلەمانی کوردستان شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند پەرلەمانی کوردستان بڕیاری داوە بە پێکهێنانی وەفدێک بۆ ئەوەی سەردانی بەغدا بکە و لەگەڵ لیژنەکانی ئەنجومەنی نوێنەران لەسەر پشکی هەرێم و موچەی فەرمانبەرانی هەرێم گفتوگۆ بکات. سەبارەت بە چوونی وەفدی پەرلەمانی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق طبعاً ئێمە سەنتەری هەموو هەوڵەکانمان ئەوەیە چۆن بە زووترین کات موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکەین و چۆن موچەخۆری یاسایی ڕاستەقینە نەبێتە قوربانی موچەخۆری نایاسایی و ناڕاستەقینە و چۆن بتوانین بە زووترین کات ئەم دۆخە کارەساتباوی هەرێمی کوردستان لە ڕووی دارایی و ئابووریەوە ئینقازکەین و فریایی بکەوین. بۆیە ئەرکی سەرشانی خۆمانمانزانین کە بچین لەگەڵ لیژنە پەیوەندیدارەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆ بکەین و ئەو بەستەڵەکە بشکێنین و زوو کار ئاسانی بکەین بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی حکوومەتی بەغدا کۆ ببنەوە. بەڕای پەرلەمانتارانی هەرێمی کوردستان چوونی وەفدێکی پەرلەمانی کوردستان ڕێگە خۆشکرد دەبێت لە بەردەم ئەو وەفدەی حکوومەتی هەرێم کە بڕیارە سەردانی بەغدا بکات.